ڕوو دەکەمە ئەو کەسانەی کە جوملەچیەکان بە تایبەتی لە پارێزگاکان ڕووتان تێ دەکەم دوکاندارێکی زۆر و مارکێتێکی زۆر کۆمەڵێک ئەشیا و خواردنی لای ئێوە هێناوە زەرەریان کردووە. ئێوە سێ حاڵەتان لە بەردەمدایە جوملەچیەکان بەرامبەر بەو کەسانی کە زەرەریان کردووە. یەکەم حاڵەت و دووەم حاڵەتەوەی پێغەمبەری خوا باسی کردووە صلی الله عليه وسلم کە ئەفەرمێ من أنظر معسرا أو وضع له أظله الله في ظله. هەر کەسێک قەرزی لای کەسێکە کەسەکە هەژار بووە یا هەژارە دەستی کورتە، من باسی ئەو کەسانێکم دەستیان کورتە، دوکاندارێکە دەستی کورتە بە قەرز و قۆڵە دوکانێکی پێکەوە ناوە. خۆشەویستی خوا فەرمێ صلی الله عليه وسلم هەر کەسێک لەسەر ئەو کەسە بوەستێ پارەی لایەتی مەجالی زیاتری پێبدا قەرزەکەی بۆ درێژ کاتەوە کاتی قەرزەکە ئەو وضع له یاخود بەشێک لەو قەرزە خۆش بێ، کاک فڵان کەس تۆ زەرەرت کردووە من ملیۆنێ پارەم لای تۆیە 250,000 500,000 بۆ نمونە بۆ تۆ نامەوێت بۆ خۆت. ئەم دوو خاڵە بکەن، یەکەم لەسەر ئەو کەسێک کە قەرزارتانە بوەستن، دووەم یاخود هەندێک لەو پارەی بۆ بشکێنن لە ڕۆژی قیامەتە خوای گەورە دەتان خاتە ژێر سێبەری عەرشی خۆیەوە. جا ئەگەر پێت خۆشە لە ڕۆژی قیامەتە گەرمی خۆر نەبینی لە ژێر سێبەری عەرشی خوا دابی، ئاگاتان لەو دوکاندارانە بێ کە زەرەریان کردووە. خاڵی سێم ئەوەیە بەرامبەریان بیکەن، یا وتمان یا لەسەر قەرزەکەیان بوەستن یا لە هەندێک لە قەرزەکە خۆش بن. خاڵی سێمیش ئەوەیە یارمەتیان بدەن. سە جوملە چی وایە دەستخۆشی لێ دەکەم بەو کەسانەی وتۆ مادەم زەرەر کردووە وەرە ئەشیا بەرە بە ئیسراحەتی خۆت دوکانەکەت ئاودان کەرەوە، هەر کاتێ پارەتە بوو یارمەتی تەدەم و منیش ئەو کاتە پارەکەم بەرەوە. پیاوەتی خێر و چاکە ئەمڕۆ ڕۆژێتی بۆ ئەو کەسانی کە زەرەریان کردووە. بۆیە جوملەچیەکان ئاگاتان لەو کەسانە بێ کە زەرەریان کردووە یارمەتیان بدەن، بەڵکو خوای گەورە لە ڕۆژی قیامەتە بتان خاتە ژێر سێبەری عەرشی خۆیەوە ئینشاءالله.